ئاگاداریەک بۆ هەموو عاشقانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، بۆ هەموو ئەو قەڵەمانەی لە خۆشەویستی ڕەسوول صلی الله عليه وسلم دەنووسن. پرۆژەی دۆستانی محەممەد لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی سیانزەهەم هەڵدەستێت بە ئەنجامدانی فیستیڤاڵی سۆزی دۆستان بۆ دە لە باشترین هۆنراوە و پەخشان بەسەر خۆشەویستمان و دابەشکردنی خەڵات بەسەریان. هەر کەسێک دەستی نووسینی هەیە و ئارەزووی بەشداریکردنی هەیە دەتوانێت بەشدار بێت. مەرجەکانی بەشداربوو پێویستە تەمەنی لە 30 ساڵ زیاتر نەبێت. ناوی سیانی و ژمارە تەلەفۆن و ناونیشان و تەمەن بنووسێ. دواکات بۆ وەرگرتنی بەرهەمەکان 31/12/2019 دەبێت. بۆ زانیاری زیاتر و بەشداریکردن پەیوەندی بکەن بە هەردوو ژمارە مۆبایلی 0750 323 99 15 0773 447 78 49 یان سەردانی ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەن.